بەناوی خوای گەورە و میهرەبان لە خولی هاوینە لە کۆمەلگای بارس دەست دەکەین بە چەند چالاکیەک لە سەرەتاش دەست دەکەین بە چالاکی ئەنجامدانی چۆنیەتی دەستنوێژگرتن لە دوای ئەوە چۆنیەتی نوێژکردن بەو شێوەیەی کەوا لە ئاینی ئیسلام هاتووە و بەو شێوەیەی کە لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم بۆمان هاتیە یەکەم جار دەست نوێژی دەگرین دوای دێنە ناو مزگەوت دەست بە نوێژکردن دەکەین ئینشاء الله. قوتابیانی بەڕێز دەستنوێژی تەواو بەو شێوەیە یەکەم جار بسمیلای دەکەین کە بسمیلامان کرد دەستی خۆمان جوان دەشۆین ئەو جا ئاو لە دەومان دەدەین سێ جار و ئاو لە کەپومان دەدەین سێ جار لە دوای ئەوە دەم و چاومان دەشۆین سێ جار دەم و چاومان دەشۆین لە دوای ئەوە دەستمان دەشۆین هەتاوەکو ئەنیشت و یەکەم جار دەستی ڕاست ئەو جا دەستی چەپ لە دوای ئەوە سەرمان مەسح دەکەین لە دوای ئەوەی کە سەرمان مەسح کرد ئاو لە گوێمان دەدەین ژۆرێ و دەرێ ئابە شێوەیە دەست خۆشبی و لە دوای ئەوە پێیەکانمان دەشۆین کە پێیەکانمان شوش دەستنوێژمان تەواو دەبی دەڵێن ئەشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله اللهم اجعلني من التوابين واجعلني من المتطهرين أو دەستنوێژە کلیلی نوێژکردنە. حي على الصلاة الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدا رسول الله حي على الصلاة حي على الفلاح قد قامت الصلاة قد قامت الصلاة الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر. السلام عليكم ورحمة الله. السلام عليكم ورحمة الله.